لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا هاوڵاتیانی شاری کەرکووک نیگەرانن لەوەی لە ئێستاشدا زمانی کوردی لە شارەکە لە پاشەکشەدایە و لا بەشێکی زۆری فەرمانگە حکوومیەکانیدا زمانی کوردی بەکار ناهێنرێت و بەشێک لە تابلۆ ڕێنماییەکانیش زمانی کوردی لێ لابردراوە. پەیامنێرمان هەوار فارس بۆ چوونی چەند هاوڵاتێکی شاری کەرکووکی لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا وەرگرتووە. ئەمڕۆ وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک پیرۆزبایی لە سەرجەم مرۆڤایەتیەکەم بە تایبەتی گەلی کورد کە ئێمە خاوەنی زمانی شیرینی کوردین، بۆیە زمانی کوردی هەر لە دێر زەمانەوە خۆی ڕاگردووە بەرامبەر هەموو ئەو هێرش و دوژمنکارانەی کە لە نەتەوەکانی ترەوە کراوەتە سەری بۆ سڕینەوە و نەمانی زمانی کوردی. بەڵام کورتوانیەتی ئەو زمانە بە پاراوی و بە جوانی بهێڵێتەوە. من پێم وایە نەتەوەی کورد زیاتر لە هەر نەتەوەیەکی تر پێویستی بە ڕۆژێک هەیە کە یادی زمانی دایک بکاتەوە، بایەخ بە زمانی دایک بدا. سەبارەت بە کەرکووک بەڕاستی شارێکە زۆر تایبەتمەندی هەیە. تایبەتمەندەکەی لەوەدایە کە شارێکی دەوڵەمەندە لە ڕووی زمانی دایکەوە. سێ زمانی سەرچی لە کەرکووکە هەیە، جگە لەوە زمانی لاوەچی تریش هەن. ئەمە ئەوە دەگەیەنێ شاری کەرکووک پێویستە زیاتر لە هەر شاریش تر بایەخ بەم شتەوە بە بابەتی زمان و زمانی دایک بدا. ئەوەشمان لەبیر نەچێ سیاسەتی دەوڵەتی عێراق بە شێوەیە کاری کردووە زمانە ڕەسەنەکانی شاری کەرکووکی هەوڵی داوە لە سست و لاوازیان کە نابوتیان کە. بۆ بۆنەوە پیرۆزبایی لە سەرجەم گەلی کوردەکەم و بەم بۆنە پیرۆزەوە ئەوەی ڕاستی بێ زمانی کوردی لە کەرکووک لە دوای پرۆسەی ئازادی گۆڕانکاریی زۆری بەسەر خۆی بینی هەستمان کرد هەتا غەیرە زمانەکان غەیری کوردیش هەوڵی ئەوەیەدا کە زمانی کوردی فێر بێتن لە برایانی عەرەب و تورکمانیش. هەموو تاکێکی کورد یان هەر نەتەوەیکی کە بێ گرنگی بە زمانی دایک بدا، چونکە ئەو زمانە کە پێی ئاشنا بۆ لە مناڵیەوە لەگەڵ ڕوح و جەستە و لەگەڵ بیر و بۆچوونی تێکڵاو بووە. بۆیە ئێمەش لە شاری کەرکووکە ئێمە بە ڕوبەڕووی چەند نەتەوەیەک و زمانێکە بینەوە دەبێت زیاتر ئێمە دەست بە زمانی خۆمان بگرین، زیاتر ئەم ئاخاوتنی پێ بکەین بۆ ئەوەی ئەم زمانی خۆمان زیاتر لە زمانەکانی تر بە لە پێشتر بێت لە هەموو شوێنەکان لە شوێنە فەرمیەکانە لە دایرەکانە ئەمە هەڵ بدەین بە زمانی خۆمان قسە بکەین. بەداخەوە کە تۆ بە شاری کەرکووکە ڕۆی سیرەکەی کللتورێک باڵا دەست دەکرێت، کللتورێک لە بەغداوە پشتگیری ئەکرێ، نەک ئێمڕۆ ئەمە 101 ساڵە کە دەوڵەتی عێراق دامەزراوە کللتورێک زاڵەکرێ بەسەر کللتورەکانی ترە. ئەم شارە فرە کللتورە ئەبێ ڕێزدا هەموو کللتورەکان بگیرێ. ترس لای هاوڵاتیان نەمینێ لەوەی کە زمانی دایکی بەکاربێنێ لە ئاخاوتندا، لە بواری فێرکردندا، لە بواری پەروەردەدا، لە بواری هونەر و هەموو بواری تەنانەت بواری کارژێڕیشدا. زۆر ئێساکە هەتاوەکو ینی من ئەسەفە خۆم بۆ بەرپرسەیە لە دەستگاکان مدیری دایرە بۆ یا بە شێوەیە کەس بە کوردی ڕۆشتە بەردەسی کە زمانی خۆیەتی وەکو سەردەمانی سەدام چۆنەوێت لا تەحجیب کوردی بە هەمان شێوە ینی کتاب کونینی کردو و تۆتیکا کە بڕۆ بیکەرە عەرەبی بە عەرەبیە بێت چە من خۆمان وەکو زۆر جار مخاتەبەی دایرەکانمان کردو بە کوردی نردومانە ینی جوابەکە نەهاتۆتەوە.